هیچ مرۆڤێک ئەتوانێت قەرین مسلمان بکات؟ ئەوەی کە لەگەڵ یەتی بەڵێ ئەو قەرینەی کە لەگەڵ مرۆڤایە من خوێندومەتەوە لەسەری تەنها پێغەمبەر درودی خوای لەسەر بێت توانیوێتی قەرینەکانی خۆی مسلمان بکات. ئایا مرۆڤی کە توانێت ئەوە بکات؟ خوای گەورە بۆی مسلمان کردووە والباقی من نەمبینیوە لە فەرمودەیە هاتبێت لە ئاەتە هاتبێ کەسێ بتوانێت خۆی قەرینەکەی خۆی مسلمان بکات. بەڵام ئینسان بە تەقوا و بە عیبادەت وای لێ ئەکا کە یعنی ئەو کەسە زۆ ئەو قەرینە لاواز بکات نەتوانێت ئەمرت پێ بکا بە خراپە. ئێستا مامۆستاگیان کەسێکی بانخواز هەیە لە ناو کووردا کە چەند کتێبێکی هەیە لە کتێبێکان نووسیوێتی چەنەها قەرین لەسەر دەستی من مسلمان بوون، یعنی شتێکی زۆر ناماقوڵیە ئەو شتەکە ئێڵێ. من خۆم زۆر خوشکەکەم بەڕێزەکەم ئێمە سەیری کەس ناکەین، ئێمە سەیری دەقە شەرعیەکان نەکەین. هەر کەسێ قسەکانی پێچەوانی دەقە شەرعیەکان بۆ قورئان و سونەت ئەیکێشین بە دیوارە وەری ناگرین و سەیری ناو ناوبانگیش ناکەین. ناو ناوبانگ لە دنیادا بۆ خۆت خۆشە، بەڵام کاتێک پێچەوانی قورئان و سونەت بێ لێت وەرناگیرێت، بۆیە کەس ناتوانێت. ئەخما بەساگیان کێشەکەی منیش ئەوەیە ئەو کەسە کەسێکی بە حساب کەسێکی داعیە بە ناوی ئیسلامەوە خۆی زۆر یعنی زۆر خۆی گەورە کردووە لە بەرچاوی هەنێک کتێبیشی زۆر زۆرە، من نامەوێت ناوی کەس بەرم، بەڵام لە کتێبەکان نووسێتی من چەنەها قەرین لەسەر دەست مسلمان بووە یا چۆن شتی وایە بێ. خوشکەکەم وەکوتم هەر کەسێک کردەوەکانی قسەکانی پێچەوانی قورئان و سونەت بوو لێی وەرناگیری ئەگەر هەچەنێ ناو ناوبانگ و شوهرەتی زۆر بێت. ئەوەی من بینیومە تەنها ئەوەی پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم.